The WHO, that's the World Health Organization. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ هەڕەشەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کرد بەوەی بەشداری دارایی بۆ بودجەی ئەو ڕێکخراوە هەڵپەسێرێت دوای ئەوەی شێوازی ئیدارەی ڕێکخراوەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا ئیدانە کرد. ترامپ لە پرێس کۆنفرانسی ڕۆژنامەی کۆشکی سپی لەسەر پەتاکە قسەی دەکرد ڕایگەاند کە پشکی دارایی تایبەتیان بۆ ڕێکخراوەکە هەڵدەپەسێرن بەبێ ئەوەی وردەکاری تووڕەیان لەو ڕێکخراوە ئاشکرا بکەن. سەرۆکی ئەمریکا گومانی خستە سەر ئەو زانیاریانی کە ڕێکخراوەکە لە سەرەتاوە ئاشکرای کردووە وتی وەکو دەردەکەوێت ڕێکخراوەکە زۆر لایەنگرانە بۆ وڵاتی چین ڕەفتاری کردووە و ئەمە ڕەفتارێکی هەڵەیە. هەروەها ئاماژەی بۆ ئەوە کرد کە ڕێکخراوەکە زۆر دواکەوتووە لە پێدانی هۆشداری و ڕەخنەی لا قەدەغەکردنی هاتوچۆ گرت کە سەپاندوێتی. دوای ئەوەی ترامپ ڕوبەڕووی پرسیاری ڕۆژنامەنووسان و پەیامنێرانی ئاژانسە جیهانیەکان بووەوە لەبارەی ئەو بڕیارەوە لە قسەکانی پەشیمان بووەوە و ڕایگەاند هێشتا بڕیاری نەداوە بەڕاگرتنی پشکی وڵاتەکەی بۆ ئەو ڕێکخراوە بەڵکو دەیەوێت لێکۆڵینەوەی لەسەر بکات. ئەو وتانەی ترامپ دوایەوە هات کە ڕۆژی سێشەمەی ڕابردوو لە تویتەر هێرشی توندی کردە سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی و بەوە تۆمەتباری کرد کە لە کارەکەی داشکستی خواردووە. لە کاتێکدا ویلایەتە یەکگرتووەکان گەورە پشتیوانی داراییەتی کەچی هەموو چەقی گرنگی پێدانی لەسەر وڵاتی چینە. ئەو لێدوانەی ترامپ لە دوای ئەوە هات کە ڕێژەی قوربانیەکان لە ئەمریکادا زۆر بەرز بووەتەوە و ئیدارەی کۆشکی سپی کەوتووەتە بەرهێرشی حیزبی دیموکرات و ناوەندە پزیشکیەکان کە ئەو ئیدارەیە زیاتر لە 70 ڕۆژ کاتی بەفیڕۆداوە لە دوای ئەوەی راپۆرتی زانستی و هەواڵگیری پێدراوە بۆ خۆ ئامادەکردن و پاراستنی گیانی هاوڵاتیان. بەڵام ترامپ و تیمەکەی خەمساردانە مامەڵەیان کردووە بۆیە سەرۆک دەیەوێت بەم ڕەخنانە شانی خۆی لە ژێر قورسایی ئەو بەرپرسیارەتیە خاڵی بکات. ستیڤان دوجاریکی وتەبێژی سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان بەرگری لە کارنامە و بەڕێوەبەری ڕێکخراوەکە کرد و ڕایگەاند کە ڕێکخراوەکە و دکتۆر ئیدرۆس کاری گەوریان لەسەر کۆڤید-19 ئەنجامدا و ملیۆنان پێداویستی تەندروستیان بۆ پشتیوانی وڵاتان ناردووە. ئەوە جگە لە یارمەتیدانیان بۆ مەشق و پێدانی ڕێنمایی جیهانی. ناوبرا و جەختی لەوە کردەوە کە ڕێکخراوەکە هێزی سیستمی تەندروستی جیهانی سەلماندووە بە تایبەتی ئەوەی کە کردوێتی بۆ قەڵاشۆکردنی ڤایرۆسی ئیبۆلا لە کۆماری کۆنگۆی دیموکراتی و وڵاتانی دراوسێی. چاودێران بڕوایان وایە ئەو هەڵوێستەی ترامپ لە قوڵایی استراتیژیەکەیەوە هەڵقوڵاوە کە گوایە ئەمریکا لە پێشترە بۆیە بە بیانووی جۆرا و جۆر پاشەکشە لە بەشداری خێرخوازی و داراییەکانی لە ڕێکخراوە جیهانیەکاندا دەکات وەکو ئەوەی لە یونسکۆ و ئۆنڕوادا کردی. تەنانەت بە بیانووی هەبوونی ناکۆکی لە ئەفغانستان بڕی 1 ملیارد دۆلار یارمەتی لە وڵاتە بچڕی. هەموو ئەوەش پەیوەندی بە بیرکردنەوەی سەرۆکێکەوە هەیە کە وەکو سەرمایەدارێک ئیدارەی وڵاتەکەی بەڕێوە دەبات هەر بۆیە لە بەرامبەر چین و رووسیادا ڕۆڵی نێودەوڵەتی ئەمریکا پاشەکشەی کردووە کە قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا ئەو بابەتەی زیاتر ڕوون کردەوە کە چیتر ئەمریکای ترامپ خاوەنی نەخشەی مارشال و ناتۆ بەهێزکردنی پێگەینەتەوە یەکگرتووەکان نییە و دەرگاکانی لەسەر خۆی داخستووە.